پێی خۆشحاڵین بە بەشداربوونمان لە پیشانگای نێودەوڵەتی کتاب ڕوکنێکمان بۆخۆ ئامادە کردیان ڕوکنی بازاری گۆڵ لێرانە کۆمەڵە ژنە خڕ دەبینەوە هەمووی کاری دەستی دەکەن شتی جوانمان هێشتی کەلوپوری کوردی تێدایە هەندێکی زۆریشی ئەغلبی هەمووی کاری دەستیە لێرەبی لەو مێزەی ماش سەردانیکردنی ئەو شوێنە کولتوریە کە ئەم ئافرەتانە بەدەست و پەنجەی خۆیان ئەو شتە کولتوریانە دروست دەکەن و دەیفرۆشن هەم وەکو کڕینی شتێک دەم ئافرەتانە و پشگیریەک بۆ ئافرەتانی ترکە دەست بکەم بە دروستکردنی شتی کوردەواری و فرۆشتنیان. لێرە لەو فیستیڤالە بێگاتەوە لە چەندە جۆرەکان یەکەم لە باڵندەکان دوورە تەیرەح و هەروەها بۆ یەکەم جارە ئەم فیستیڤالە لە هەرێمی کوردستان بکرێتەوە لە شاری هەولێرکە بە نیوان نێودەژێنی نێودەوڵەتی هاتینەکە لە ئەو فیستیڤالە هیوادارم هەموو جێیەکانیشکە هەموو شارەکانیش هیوادارمە فیستیڤاڵی لێ بکرێتەوە وەکو هەرێمی کوردستان ئێمەش هیچ شتێکمان کەم نیە لە چاو وڵاتەکانی تر. بەڕاستی پێشنەگەیەکی زۆر جوانە هیوادارم پەرە بە بواری باڵندە بدرێت باڵندە کە بەڕاستی ژینگەی کوردستان پێویستی بە بەخێوکردنی ئەو باڵندانەیە هەیە هیوادارم زیاتر و زیاتر پەرەی پێ بدرێت. ئامانجمان خزمەت زیاترکردنی و بەخێوکارانەیە کە لە ماوەی ڕابردوو لە چەند ساڵی ڕابردوو توانیتیان خزمەت بە باڵندە بە بەخێوکردنی باڵندە بکەن. جهك وكو كاركتشي بين دارت بداية طبعا وكحاليا وكتابخانة بوما دروس كان باش بد ما مصطهين ابان همي بس ساڵانە بەرنمەیەکمانەیە بۆ هاندانی ئەوان داوەکو دیاری و خەڵاتیان پێشکەش بکرێ ئەم ساڵی 46 قوتابی خەڵاتیان بەسەردا دابش دەکرێەوە بە هاریکاریە ئەو خەڵات دابشکردنش لە ڕێگەی کۆمپانیای هاندۆیل و لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتیەکان و هەر بۆ ئەمە بەستە بۆ پیتەبێدان و بایەقدان بە کەرتی پەروەردە ئێستا کە پرۆژەی دیکە لە مەجای پەروەردە دروست دەکرێن. ئیرۆ ئەم گەلێکی کێبخۆشن و ئەم سپاسیا پەروەردەشیخانتکن هەکە هەردەم هادی کاریمەیە و هەردەم پالدارنج بۆمە کو ئەم پلێن بلندترژی بینن و ئەم طبعا ئەم گەلێک سپاسیا دایک و بابێ خۆشتکن و هەردەم هادی کاریمە بوون هەرجێ ابتدائیە هەتا بێ مەرحەلێ